سئل حسن البصري رحمه الله ما بر الوالدين پرسیارێک لە حەسەنی بەسری فەرمی بر الوالدين چییە؟ چاکەکاری لەگەڵ دایک و باوک چییە؟ حەسەنی بەسری وەڵامی داوە فەرمووی أن تبذل لهما ما ملكته وأن تطيعهما فيما أمراك به إلا أن يكون معصية. چاکەکردن لەگەڵ دایک و باوک ئەوەیە هەر یەکێک لە ئێوە کە ئەوێت چاکەکار بێت لەگەڵ دایک و باوکی بە ئەم نەسیحەتی حەسەنی بەسری لەبەرچاوی بێت. أن تبذل لهما ما ملكت، ئەوەی کە خوای گەورە پێتی بەخشیوە تۆ لە خزمەتی ئەواندا سەرفی کەی و پێیان بدەیت و گوێڕایەڵیان بکەی لە هەر شتێک کە ئەوان ئەمر و فەرمانت بەسەردا دەکەن ئللا مەگەر شتێک بە فەرمانی خوای تێدا بێت، بە فەرمانی پێغەمبەری تێدا بێت عەلەیهی سەڵات و سەلام، چونکە ئەمری خوا و پێغەمبەر لەپێش ئەمری دایک و باوک. بۆیە شاعیرە فەرمێت فعليك ببر الوالدين وكليهما وبر ذوي القربى وبر الأباعد فلا تصحبا تقيا مهذبا فلا تصحبا إلا تقيا مهذبا عفيفا ذكيا منجزا للمواعد. شاعر فرميه چاکەکار بە لەگەڵ دایکت و لەگەڵ باوکت یان لەگەڵ یەکێکیان کە لەلات ماوەتەوە و چاکەکار بە لەگەڵ کەسە نزیکەکانت نزیکی دایک و باوکت و کەسانی دووریش هەر کەسێک کە تۆ ئەیبینی و لەگەڵت ئەژێ و مامەڵەی لەگەڵەکەی چاکەکار بە لەگەڵ هەموو کەس، بەڵام بەتایبەت چاکەکار بە لەگەڵ چێ؟ لەگەڵ دایک و باوکت. ئوەیسی قەرەنی ئوەیسی کوڕی عامری قەرەنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام کە لە سەحیح موسلیم دات و باسی ئەکات بە سەبەبی چی گەیشتە ئەم پلەپایی کە بە ئیمامی عومەر بفەرمێت ئەی عومەری کوڕی خەتاب، عومەر چێیە؟ ئەو کەسێک کە لە دنیادا دووەمین کەسە موژدەی باشتی پێدراوە و دووەمین خەلیفەی مسڵمانانە و شەهید کرا بەدەستی بێباوەڕان لەناو نوێژدا و ئەو کەسەیە پێغەمبەری خوا فەرمێ سەڵات و سەلام لە کۆڵانێکا بڕوا شەیتان لەوێ ناڕوا چێتە کۆڵانەکەی تر لەبەر شەهامەت و جورئەت و گەورەیی و هێز و قووەتی ئیمامی عومەر ڕەزا ڕەحمەتی خوای لەبێت. ئینجا فەرمێ ئەی عومەر کاتێک گەیشتی بە کەسێکی یەمانی کە خەڵکی عەدەنە و خەڵکی قەڕەنە کە ئەم پیاوە نەخۆشیێکی بەڵەشی هەبوو خوای گەورە ساچی کردەوە بە ئەندازەی ڕوبع دینارێک لە پێستەی ماوە هەر ئەوەندە دایکێکی هەیە و ئەم پیاوە زۆر چاکەکار بوو لەگەڵ دایکی، هەر کاتێک پێی گەیشتی داوای لێخۆشبوونی داوای لێ بکە دوعای خێرت بۆ بکە و خوای گەورە لێت خۆش بێت، ئەو بڵێ خوایە جان لە عومەری کوڕی خەتاب خۆش بێت. بۆیە هەر کاتێک ئەم خەڵکانەی کە لە یەمەن دەهاتن بۆ یارمەتیدانی مسلمانان لە غەزوە و جەنگەکان دایمە نەیپرسی ئایا ئەوەیسی قەرەنیتان لەناوە؟ هەتا ڕۆژێک بینیەوە فەرمی تۆ ئەوەیسی قەرەنی؟ وتی بەڵێ. وتی تۆ لە قەڕەنەواتی؟ وتی بەڵێ. وتی تۆی نەخۆشیەکت لێ بووە بەڵەکی بۆ دوایە چابوویە و بەس قانگێکی بچووکت تێدا ماوە؟ وتی بەڵێ. وتی تۆی دایکێکت هەیە؟ وتی بەڵێ. وتی گوێم لە پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ ئوەیسی قەڕەنی کەسێکی چاکەکارە لەگەڵ دایکی لەو ئەقسەمە عەلە اللهی لەئەبەڕە، ئەگەر شوێن بخوا لەسەر خوا بڵێ خواجان ئێستا ئەمەم بۆ بکە خوای گەورە بۆیەت، بڵێ خواجان ئێستا باران ببارێنێ یەکسەر باران نەبارێنێ، ئەگەر پێی گەیشتی بڵێ ئەی ئوەیس داوام بۆ لە خوا بکە خوای گەورە لێم خۆش بێت. ئینجا ئوەیسی قەڕەنیش دوعای خێر بۆ عومەری کوڕی خەتاب بکا و ئەفەرمێ خواجان لە عومەری کوڕی خەتاب خۆش بە. بەسی گەیشتم پلێ براکانم چاکەکاری لەگەڵ دایک و باوکی هەر کەسێکی لێمەوە ئەمانەوێت بگەین بم پلە گەورانە باسە چاکەکار بین لەگەڵ دایک و باوکمان، ئەگەر ئەمانەوێت دەرگاکانی باشمان لێواڵا بکرێت با چاکەکار بین لەگەڵ دایک و باوکمان، ئەگەر ئەمانەوێت خوای گەورە لێمان خۆش بێت با چاکەکار بین لەگەڵ دایک و باوکمان. خۆ ئەگەر بە پێچەوانەوە بێ براکانم هەموو شتەکانی تریش پێچەوانە ئەبێتەوە.